ئەو کەناڵانی کە تۆ ڕۆشتی هیچیان بیریان لەوە کردوتەوە تۆ لێهاتوویەکانی تۆ تاقیکەنەوە بڵێن ئادی بزانین وەرە بە تاقیت کەینەوە بزانین چۆنیت چەند توانات هەیە چەندێ لێهاتوویت هەیە ئەمانیان کردو لەگەڵ تۆ لە دوای 6 ساڵ گەڕام بە دوای ئەم کارە کە من ئاوات و خولیامە تیا خزمەت بە ڕاگەاندن بکەم وەکو ئافرەتێک بەڵام زۆر جار کە ڕۆشتوم وەریان گرتو بۆ ماوەی هەفتەیەک 2 هەفتە یعنی لە ماوەی ئەو مودە کەمەیە سەح یان با بڵێن سەرپەرشتیاری کەناڵەکە هاتۆ پێشنیاری خستۆتە بەردەستی من لە کاتێکە ئەو ساحێب خێزانە خاوەنی مناڵە خاوەنی ئیمکانیەتێک و مادیەکی باشە من نازانم لە ڕووی نەقسیەتەوە چی نەقسە بەڵام هاتۆ هەنێ پێشنیاری خستۆتە بەردەستی من کە نە لە دینی منە ڕێگە ئەیات نە ویژدانی منیش ئەوە قبوڵەکات کە ئەو هەلو مەرجانەی ئەو ڕازی بکەم و قبوڵی بکەم و لە دواییە هاتووە لەبەرەوەی کە هەلەکانی ئەو یاخود بیانەکانی ئەوم دەست بەجێ ڕازی نەبووم پێی و جێبەجێم نەکردووە هاتوو بیانووی لێگرتم و لە دوای 2 هەفتە منی ناردۆتەوە ماڵەوە توتی نابێت تۆ لێرە دەوام بکەی هاتوو بیانێکی لە من دۆزیوەتەوە لەبەرەوەی زۆر باشە خاتونگیان ئێستا ئێمە طبعا ئێستا زانم کە کێشەکەی تۆ چییە و لە چۆنیشە تەمان بەڵام کۆمەڵێک شت هەیە تۆ ئەبێ زیاتر خۆت بسەلمێنی تواناکانی خۆت بسەلمێنی لێهاتووەکانی خۆت بسەلمێنی یعنی دڵنیا بە ئەگەر لە هەر شوێنێکە توانا و لێهاتووی خۆتت سەلماند ئەو کاتە ئەو قسانە ناکرێ بەرامبەرت بەڵام ئایا تۆ بیرت کردوتۆ لەوەی خۆت ڕاستە ئایا تۆ بۆ میشە چەندێ توانا و لێهاتوویت هەیە چەندێ ئەتوانی بچیتە پێشەوە چکە ئێمە ئەبینین لە شوێنەکان کە ئەبینین ئافرەتی پاڵاپۆشمان هەیە لەو شوێنانەشە توانیوانە جێدەستی خۆیان بەجێ بێڵن توانیوانە ڕاگەیانکارێکی زۆر باش بن لە هەموو شوێنەکان ئێمە چاومان هەموو ڕاگەیانەکانە بینێ ئافرەتی پاڵاپۆشیشە بینین تیانە و توانیشانە تواناو لێهاتووی خۆیان بسەلمێن و کەسانێکی زۆر یعنی نمونەیەکی زۆر جوانیش پێشکەش بکەن ئەتو ئیش تواناو لێهاتووی خۆت کردو بە ڕادەیەکە بتوانیت تاوەکو ئێستا کە ڕۆشتم بۆ ئەم کەناڵانە و پێشنیارم یاونەتێ بۆ ئەوی کار بکەم هەتاوەکو ئێستا یەک دانیان توانیوەتی مەتاقی بکاتەوە ئەسڵەن گەشتیم بە سەردەمێک کە بەداخەوە ئەسەفی ئەوێت کە گرنگ بەوە نایەن کە تۆ چه بەهرەیەکت هەیە تەنیا گرنگ لە شولاری تۆ ئۆیەن و بە ستایلی تۆ ئۆیەن و بە شکل و شێوەی تۆ ئۆیەن و الحەمدولێلا من لە شکل و شێوە هیچ کێشەیەکم نییە تۆ ئەتوانی من ببینیت بینەرەکانت ئەتوانن من ببینن الحەمدولێلا لە ڕووی شکل و شێوەوە هیچ کێشەیەکم نییە بەڵام یعنی ئەکرێت کە من بچم کارێک بکەم پێویست بکات کە جلێکی نیمچە ڕوود لەبەر بکەم یعنی من کە ئەمەوێت کارێک بکەم ئەمەوێت بە مرتاحی بیکەم